پێغەمبەر موسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کاتێکە لە کێوی توور لەگەڵ کۆمەڵێک قەومی خۆی دابوو خوای پەروەردگار بوو مەلەرزەیەکی هێنا زۆر ناڕەحەتی کردن بورانەوە فەرمووی ئەتوهلیکونا بیما فعل السفهاء منا خوای گیان ئێمە بە هیلاک دەدەی لەبەر ئەوەی کە کۆمەڵێک کەسی نەفام و نەزان لەناو ئێمەدا گوناه و تاوان دەکەن ئەمشەو چەند هەزار گوناه و چەند ملیۆن گوناه و تاوان کرا ئەمڕۆ لەلایەنی کوڕی موسڵمان و کچی موسڵمانەوە هەر ئەوەندە دەڵێم خوایە گیان غەزەممان لێ مەگرە بەهۆی ئەو خەڵکەوە کە ئەوەندە دوورە لە خوا ئەو خەڵکە ئەوەندە دوورە لە خوا بەهۆی گوناه و تاوانی خەڵکەوە خوایە غەزەممان لێ مەگرە بە ملیارها گوناه و تاوان کرا ئەمشەو لەلایەنی ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتەوە بۆیە ڕوو دەکەمە هەموو کەسێک لە خۆم و پاشان ئێوەش ئایا چی شتێک چ هۆکارێک بۆ هۆکار و سەبەب بۆ ئەوەی کە ئادەم و حەوا لە بەهەشت دەرکرێت لەناو بەهەشتێک کە پڕ لە ناز و نیعمەت پڕ لە خۆشی و لە شادی چی شتێک ئەوانی دەرکرد بۆ دنیایە کە پڕە لە خەم و خەفەت و کێشە و مشکیلە و موسیبەت بێگومان تاوان و گوناه بوو گوناه و تاوان هۆکار و سەبەب بوو بۆ ئەوەی کە ئادەم و حەوا لە بەهەشت دەربکرێن خوای گەورە ئادەم و حەوای سەلامی خوایان لەسەر بێدا بەزاندە خوارەوە بۆ سەر زەوی وەکو عوقوبەیەک ئەو زەوی کە ئەمڕۆ خەڵکی گوناه و تاوانی تێدا دەکا و سەرپێچی فەرمانی خوا دەکا و پیاوی لەسەر دەکوژێ ئادەم و حەوا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ وەکو عوقوبەیەک سزایەک هاتوونەتە سەری بەڵام ڕۆژێکی شەوێ بەجێی دەهێڵین چی شتێک ئەوانی لە بەهەشت دەرکرد گوناه و تاوان بە هەمان شێوە گوناه و تاوان ئێمەش لە بەهەشت مەحروم دەکا ئەگەر تۆبە نەکەین وەکو ئادەم و حەوا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت بۆی ئاگامان با لە خۆماندا بچینەوە بەس بڵین ئێمە بەهەشتین و تەواو وەڵا بەهۆی ئەو قسەیەوە دووری مەگرە خوا لەناو سەقەرە نقمت بکا کە ئەڵێ من بەهەشتیم و خوا لە من خۆشە بێت چونکە ئەو پەڕی بێجورئەتیە نەک جورئەت کە بەرامبەر بە خوا بڵی خوا لە من خۆشە بێ بۆ لێم خۆش نابێ تۆ مجریمی ئەگەرم قسەی بکەیت تۆ مجریمی تۆ خوانەناسی چونکە پێغەمبەران نانێورەوە سەلامی خوایان لەسەر بێ قسەی وا بکەن ئەوەی ئەمڕۆ لەو دەشتە بوو لەو شاخە بوو لەو نازانم کوێ بوو ئەمڕۆ بزانن چی دەکەن ئەوەی کە شەو گوناه و تاوانیان دەکرد هەڵە دەپەڕین پرسیارێ نەگەڵێت پێش تۆ چمە باشتەوە ئەی زۆر سەهووی بەخوا بە هەڵات چوویتە بەخوا باجی ئەو تاوانانە ئەدەی کە شەو ڕۆژ خۆت و خێزان و کچ و مناڵەیکن ئایا چی هۆکارێک ئیبلیس یەکێک بلەو کەسانەی عیبادەتی بۆ خوا زۆر دەکرد بەڵام چی شتێک ئیبلیسی لە ڕەحمەتی خوا بێبەش کرد نەفرەت و لەعنەتی خوای بۆ مسۆگەر کرد لە بەهەشت مەحرومی کرد جەهەنەمی پێبەخشی چی شتێک بوو چی هۆکارێک بوو هۆکاری نەفرەت لێکردنی ئیبلیس لەلایەنی خوای پەروەردگارەوە چی بوو هەر گوناه و تاوان بوو ئادەم تۆبەی کرد سەلامی خوای لەسەر بێ ئیبلیس تۆبەی نەکرد ئێمەش گوناه و تاوان دەکەین و تۆبەش ناکەین ناشگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بەهۆی ئەوەی کە سەجدەی بۆ ئادەم نەبرد بە فەرمانی خوا سەجدەی نەبرد بۆ عەبدێک سەجدەی ڕێز و حورمەت خوا مەحرومی کرد لە ڕەحمی خۆی ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەی ئیبلیس یەک سەجدەی نەبرد بۆ بەندەیەک لە بەندەکانی خوا چونکە فەرمانی خوای لەسەر بوو خوا لە ڕەحمەتی خۆی بێبەشی کرد ئەی تۆ یەک ئامادەنی سەجدە بۆ خالقی خۆت بەری چۆن ناترسی خوا لە ڕەحمی خۆی بێ ئومێدت کا و بتخاتە ناو جەهەنەمەوە ئادەم و حەوا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت تۆبەیان کرد ئیبلیس تۆبەی نەکرد ئیبلیس بەهۆی تاوان و گوناهەوە لە ڕەحمی خوا بێ ئومێد بوو خوای گەورە فەرمی وئین عەلەیکە اللەعنەتە ئیلا یەوم الدین هەتا ڕۆژی قیامەت بە نەفرەت بی بە لەعنەت بی ئەی ئیبلیس لەبەرەوە گوناه و تاوانت کرد گوناه و تاوان ئاوا لە ئینسان دەکات سەرشۆڕ و ڕسوای دنیا و قیامەتی دەکات بۆی ئاگات لە خۆت بێ گوناه و تاوان بەکەم مەزانە باشە بەهۆی چیەوە خوای گەورە فەرمانی کرد بە ئاسمان هەموو دەرگاکان بکرێتەوە باران بە خوڕ ببارێتە خوارەوە خوای گەورە فەرمانی کرد بە زەوی هەمووی وەکو کانی بتەقێ لە سەردەمی نوح پێغەمبەردا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ هەتا ئاو لافا و گەشتە سەر لوتکەی شاخەکان و شاخەکانیشی تێپەڕان بەهۆی چی بوو هەمووی بەهۆی گوناه و تاوانەوە بوو خوای گەورە هەموویانی غەرق کرد هەموویانی خنکان
ئیلا ئەو کەسانە نەبێت کە خۆیان پاراس و ئیمانیان هێنا سەلامی خۆیان لەسەر بێت. کەواتە بە فەرمانی خوا لەبەر ئەوەی لە گوناه و تاوان لەسەر زەویە کرا، خوای گەورە فەرمانی کرد ئەبێت لە ئەرز و لە ئاسمانەوە هەموو دەرگاکان بکرێتەوە و هەمووی بتەقێ و ببێ بە ئاو، هەمویان بخنکێن، هەمویان خنکان. بە فەرمانی خوا تەنها هۆکارێکیش کە ئەوانی خنکان و هەر هەموو زەوی بوو لە بەلافاوێکی دوور و درێژ و بەرز و بڵند تەنها ئیبلیس گوناهی کرد و ئەو قەومش بە هەمان شێوە بە قسەی ئیبلیسیان کە گوناه و تاوانیان کرد. کەواتە هۆکاری لە ناوچوونی قەومی نوح سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت تەنها گوناه و تاوان. دووری مەگرە خوای گەورە ئێمەش غەرقکە، ئێمەش بخنکێنێ، چونکە خوای گەورە وعدی داوە هەتا پێغەمبەری خوا زیندوو بێ صلی الله علیه وسلم عەذابمان نادا، بەڵام پێغەمبەری خوا نەما صلی الله علیه وسلم مەڵێ عەذابی خوا نایەت. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک کە هەورێکی ڕەشی ببینایە ئەترسا، ئەی فەرموو کێ دەڵێ ئەمە عەذابی خوایتیان نییە، کێ لە عەذابی خوا من ئەمین کاتەوە؟ تۆش دەڵێ من بەهەشتیم، ئەی مجرم، ئەی خوا نەناس. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کێ هەیە لە عەذابی خوا من ئەمین کاتەوە، کێ لە عەذابی خوا نێ بۆ من دانەبەزیوە، منیش بەهەشتیم. بۆیە ئەم قسانە دووبارە دەکەمەوە چونکە بەڕاستی بێتام بووە. سافیرێ ئەڵێ بەهەشتیم، نوێژ ناکە ئەڵێ بەهەشتیم، ڕۆژوو ناگرێ ئەڵێ بەهەشتیم، عارەقە خوا ئەڵێ بەهەشتیم، زینا ئەکا ئەڵێ بەهەشتیم. بەداخەوە هەروا بڵێ بە قسەی خۆ تۆ ناوێ، بە قسەی خوا بێت، بە فەرمانی خوا تۆ دەچتە باشەوە، نەک بە فەرمانی باو باپیری خۆت، نەک بە عەقڵە دواکەوتۆکەی خۆت، بە ئیمانە زەعیفەکەی خۆت. بەڵێ خوای گەورە هەموو زەوی کرد بە بەحر، کردی بە دەریا لە پێناو ئەوەی کە ئەو خەڵکە بخنکێت، چونکە ئەو خەڵکە گوناه و تاوانیان کرد. خوای گەورە سزای تاوان باران ئەدا. ئەوە حاڵی ئێمەیە، شەو ڕۆژ گوناه و تاوان دەکەین، ئەمانەوێش دنیا بێتە ماسی مەیی بۆ ئێمە، بەخوا نابێت، شتی وا نابێت، قەت شتی وا نابێت. بەتەمای ئەوە مەبە، ئەوەنە ئیشمان پیسە، زۆر بەمان، ئەوەنە گەندەڵین، ئەوەندە خراپین. ئەگەر پێمان بکرێت لە 250 نار لە 1000 نارە غەش لە بەرامبەری خۆمان دەکەین، ئەمانوێش ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیزمان بۆ پێیا بێ، زۆر سەهوین، زۆر غەڵەتین. گوناه و تاوان وامان لێ دەکا خوا زیاتر عقوبەمان بدا لە هەموو لایەکەوە. بۆی با بە خۆمان دابچینەوە، وا نەزانین تەواو قەومی نوح غەرق بوون و ئیتر دووبارە نابێتەوە. لای خوا ئاسانە بە یەک چرکەیە فەرمان بکە هەموو خەڵکی بخنکێت، هەمووی بەروبوومی گوناه و تاوان ئەوانی خنکان و ئەوانی بۆ جەهەنم نارد. بەڵێ قەومی عاد بەهۆی چیوە لە ناو چوون کە هود پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت نەسیحەت و ئامۆژگاری کردن. خوای گەورە هەمویانی لە ناو برد. خوای گەورە هەرچی دەغڵ و دان و زەرعات و خان و هەرچیان هەبوو خوای گەورە هەر هەمووی لە ناو برد. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوە کە ئەوان سەرپێچی فەرمانی خۆیان کرد و گوناه و تاوانیان بەرپا کرد، ئامادە نەبوون بە قسەی خوا و پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم. ئەگەر ئێمەش ئامادە نەبین بە قسەی خوا و پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم، ئەبێت چاوەڕێی ئەو بکەین هەمان تۆڵە و سزامان بۆ بێتە خوارەوە. هەموو قەومەکان خوای گەورە دەفەرمێ فەکولا ئەخەذنا بذەنبه، هەمووی بەهۆی تاوانی خۆیان و غەرق بوون، خنکان، لە ناو چوون، بەردباران کران، بە زەویا چوونە خوارەوە، هەمووی هۆکاری گوناه و تاوانە. ئەم شەو ئەو خەڵکەت ببینایە، ئەو کاتە ئەزانی ئەو خەڵکە چەنێ دوورە لە خوا. گەنجە خۆشەویستەکان ئێوە ئومێد و هیوای ئەوەن کە ئیسلام خزمەت بکەن، بەڵام ئەم شەو ئێوە هەڵە بەزینەوە. ئەم شەو یادی شتێکتان دەکردەوە کە ئەوانەڵێن خوا کوڕی بوو، خوا لە دایک بوو، ئێوە هەڵە بەزینەوە یادی ئەو مجریمەتان نەکردەوە، ئەو جەریمەتان ئەکردەوە، ئەو تاوانانتان ئەکردەوە کە ئەو کەسانە، ئەو مجریمانە، ئەو تاوان بارانە کە ئەم شتانە بە ئێمە دەکەن. مسلمانان ئاوایان بەسەرا هاتووە، با چاوەڕێی عەذابی خوا بکەین. خوای گەورە لە ناویانی برد چۆن دار خورمایەک لە ڕەگ و ڕیشەوە هەڵی بکەنی فڕێدەی بەسەر ئەو زەویە چی هات؟ قەومی عاد هەر هەمویان بەهۆی گوناه و تاوانەوە خوای گەورە ڕەگ و ڕیشەی دەرهێنان. ئەی ناترسی؟ باشە خوا ئێستا خوای گەورە یەک بووم بە لەرزەیە بە گوڕی بەهێز بنێرێ بۆمان، خۆ یەک کەسێ لە مزگەوتە دەرناچێت، یەک کەسێ لەم شارە دەرناچێت، بە یەک چرکەیە بە قووەت و بەهێز. چی هەیە فریای ڕاکردن کەوێ؟ ئەگەر خوای گەورە بێرە ناوت بەرێ بەخوا ناتوانێ بگەیتە دەرگای حەوشەکە و مەدخەلەکە،
چونکە ئەگەری ویستی لەسەر بێ بوومە لەرزەیەکی وات بۆ ئەنێرێ والله نێڵێ دوو هەنگاو بنیت. خوای گەورە ئەفەرمێ لە قورئاندا ئەو کەسانەی ئەهلی شار و دێیەکان باشە ئەمینن لەوەدا ناترسن خوا لە شەوە عەزابیان بۆ بنێرێ؟ ناترسن؟ ئەخۆ ئەگە لە دنیاشە عەزابی خوا نەخۆین و تۆڵەی تاوانەکانمان نەدەین بەخوا لە قیامەت تۆڵەی دێن بە تەئکیدی و بە دڵنیاییەوە. بەڵێ خوای گەورە هەموویانی لەناو برد، هیچ کەسێکیان نەمایەوە، تەواو کۆتایی پێهات قەومی عاد. باشە بەهۆی چیەوە قەومی ثەمود ساڵح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ئامۆژگاری کردن بەهۆی چیوە لە ناوچوون؟ هەر بەهۆی گوناه و تاوانەوە بوو. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا هاتە خوارەوە، یەک هاواری کرد سەیحە، یەک هاواری کرد هەموویان دڵیان بچڕا و کۆتاییان پێهات. سەلامی خوای پەروەردگار لەسەر جوبرەئیل بێ فأخذتهم الصيحة فأخذتهم الرجفة. لەگەڵ هاوارەکەدا بوومە لەرزەیەکی بە قوت و بەهێز، تەمام بوومە لەرزە دەنگی هەیە، هەتا بە قووەتر بێ دەنگی زیاترە. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ هاواری دەکرد بەسەر قەومەکەدا، قەومی ثەمود، وەلەولاشەوە بوومە لەرزەی سەر زەوی هات بۆیان خوای پەروەردگار هەموویانی لەناو برد. بۆیە دووری مەگرە خوا ئێمەش لەناو بەرێت. ئەگە خوا مەلایکەیەکمان بۆ بنێرێ بەس یەک هاوارکە بەسەرمانە سوێن بەخوا هەموومان ڕۆح و گیانمان دەرەچێت. بۆیە با بەخۆمان دابچینەوە. گوناه و تاوان قەومەکانی هەمووی لەناو برد. ئێمەش لەناو دەبات ئەگەر بە خۆماندا نەچینەوە، ئەگەر هەر ئاوا بین و هەر بڵین بەهەشتین و چاکێک بۆ قیامەتی خۆمان نەکەین و خۆمان لە گوناه و تاوانیش نەپارێزین، خوای گەورە عەزابی بە ئێش و ئازارمان نەدات. خوای گەورە دەفەرمێ ئینا ئەرسەلنا عەلەیهیم صەیحەةً واحیدەةً فەکانوا کەهەشیم المحتەظر. ئەوان چیان لێهات قەومی ثەمود؟ کاتێک کە خوای گەورە یەک بە فەرمانی خوای گەورە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ یەک هاواری کرد، یەک بوومە لەرزە لیانیدا، هەموویان پووشێک کاتێککە لەناو لە وەرگایەکە پووش دەبینی پووشەکە وشکە بێ، دوایی ئاژەڵ دەیخوات و بەبانیا دەڕوا هەمووی پارچە پارچە دەبێ و چی دەدێ. ئەو قەومە ئەویان بەسەر هات وەکو پووشێکی وشک کە لە ژێرپەی ئاژەڵایە چی لێ دێت، وەکو کای خوراویان لێ هات. خوای گەورە لە ناویانی برد چونکە گوناه و تاوانیان کرد، چونکە بە قسەی خۆ پێغەمبەری خوایان نەکرد. سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. یا ربی خوای لە گوناه و تاوانمان پارێزی، خوایان کۆمەلگامان پاکەیتەوە، هیدایەتی گەنجەکان و بە تەمەنەکانمان بدەی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان بەهۆی چیوە خوای گەورە قەومی لوط پێغەمبەری سەلامی خوای پەروەردگار بێ لەسەر بێت لەناو برد. بەچی بەهۆی چیوە لەناویانی برد؟ بەهۆی گوناه و تاوانەوە. خوای گەورە دەفەرمێت جعلنا عاليها سافلها وأمطرنا عليها حجارة من سجيل منضود مسومة عند ربك. سيد أمس زايك کاتێکە نێربازیان کردو لە ڕیبەڕێستان، پیاو چووە لای پیاو کە ئەمڕۆژ ئەو دیاردەیە زۆرە حالیان، ئەو دیاردەیە ئەمڕۆ زۆرە، حتا هەندێک دەڵێن لە زیناکردن زۆرتر بوو ئەو حاڵەتە، پەنا بەخوا وا نەزان نییە. ئەو کەسانی کە خراپن ئەوانە دەزان چەندە ئەو ئیشانە دەکرێت، پەنا بەخوا کە تۆبە دەکەن و تەلەفۆن دەکەن و باسی دەکەن. خوای گەورە چی لێکردن؟ سەر و ژێری کردن. ئێستا شوێنی ئەوان دەم و خوار بۆتەوە ئاوە بەحرە. بەڵێ خوای گەورە دەفەرمێ وأمطرنا عليها حجارة من سجيل منضود. خوای گەورە لە ئاسمانەوە بەردبارانی کردن، بەڵام بە چی بەردێک؟ بەردێک چۆن ئەڵێ وەکو قوڕێکی سوورەکراوە چۆنە کاتێکە قوڕێک وەکو خشتێک سووری دەکەیتەوە. خوای گەورە لە ئاسمانەوە ئەو جۆرە بەردەی وەکو سزایەک بەسەر قەومی لووتە باراند، بەڵام دەفەرمێ سجیل منضود، واتە یەک لە دوای یەک بەردەکان دەهات، یعنی بە لێشاو دەهاتە خوارەوە. مسومة عند ربك. ئەم بەردە چۆن بوو صیفەتی؟ خوای گەورە نووسیبی ئەم بەردە لە فڵان کەسەدا، ئەو بەردە لە فڵان کەسەدا، ئەو بەردەیان بۆ فڵان کەسە، هەموو ئێکێشا بەسەر یاوی کوشت. ناترسین ئێمەش چەند نەفەرین خوای گەورە لە ئاسمانەوە بەردمان بۆ بارێن هەمووی ناوی خۆمانی لەسەر بێ و بکێشێ بە تەوقی سەرمانەمان کوژێت، هەمووی بەهۆی گوناه و تاوانەوە بوو. خوای گەورە لە ناویانی بەردبارانی کردن، ئەمجا هەڵیشی گەڕانەوە.
سەرەوە بە خوارەوە خوارەوە بۆ سەرەوە. ئەمە بەرووبوومی تاوانە. بەرووبوومی تەقواش خۆشبەختی دنیا و قیامەت. ئەو بەردانە هەمووی ناوی کەسەکەی شەخسەکەی لێ نووسرا بوو، ئەم بەردە بۆ فڵان کەس ئەیکێشا بەسەر یاویکدا بەلاشێ ئەیکوشت بەنا بەخوای کرد. ئەوە نەخوا سزای زۆرە. خوا غەفوور و ڕەحیمە، بەڵام کاتێک کە خوای گەورە تووڕە بوو، کە خوای گەورە غەزەبی لە قەومێکت ڕەحمیان پێ ناکە. تەواو ڕەحمی خوای پەروەردگار بۆ بەندەکان سنوورێکی، ئەو ئینسانە سنوورەکەی بەزاند ڕەحمی خوا نامێنێ، ئەمجا تۆڵە و غەزەبی خوا دێتە جێگاکەی. بۆ ئەو کەسانی کە فەرمانی خوا جێبەجێ ناکەن، فەرمانی پێغەمبەری خوا جێبەجێ ناکەن صلی الله علیه وسلم. بەڵێ قەومی لوط سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بەهۆی گوناه و تاوان و خوای پەروەردگار سەرەوە ژێری کردن، بەردبارانی کردن. باشە قەومی شوعەیب سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت بەهۆی چیوە لە ناو چوون. خوای گەورە کاتێک کە ئەوان بە قسەی پێغەمبەرەکان نەکرد سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، خوای گەورە چی لێکردن؟ خوای گەورە گەرمایەکی زۆر ناڕەحەت و ناخۆشی تووشیان کرد. زۆر بێتاقەت بوون، زۆر بێزار بوون قەومی شوعەیب سەلامی خوای لەسەر بێ. ئەمجا خوای گەورە هەورێکی ڕەشی بۆیان نارد، هەورێکی نارد بۆیان، وتیان بەخوا خۆش دەچینە بن ئەم هەورە، هەمویان لە بن هەورەکە کۆبوونەوە، هەر هەمویان لە گەرمە، لە تاوەی کە تۆزێک فێنک بنەوە چوونە بن هەورەکە، هیچ سێبەرێک نەبووچن بۆی، ئەوەندە گەرم بوو. هەمویان کۆبوونەوە، ئەو کاتە خوای پەروەردگار دەفەرمێ فأخذهم عذاب يوم ظلة إنه كان عذاب يوم عظيم. هەمویان کۆبوونەوە، ئەمجا خوای گەورە لەو هەورەوە ئاگربارانی کردن، هەر هەمویانی سووتان. ئەوە خوایە غەفوور و ڕەحیمەکەی کە تۆ هەرڵی غەفوور و ڕەحیمە. ئەوان تاوانیان هەر ئەوەندە بوو کە بە قسەی خوا پێغەمبەریان نایکە سەلامی خوایە لەسەر بێت. ئەوە تاوان بوو کردیان. ئێمەش تاوانمان ئەوەی ئەمڕۆ بە قسەی خوا پێغەمبەری خوا ناکەین صلی الله علیه وسلم. ئەوە کیفایەتە بۆی خوا عەزابمان بدا. هەمویان دڵیان خۆش بوو لە بن هەورەکە کۆبوونەوە، تۆزی ئیسراحەت کەین. خوای گەورە ئەو هەورە لەو هەورە لە جاتی باران، ئاگری باران بەسەریانە، هەر هەمویانی هەڵقرچان و سووتانی. ئەوە چییە؟ بەرووبوومی تاوان و گوناه. ئەو گوناه و تاوانەی کە ئەمڕۆ ئێمە گوێ پێ نادەین. با بە خۆمان دابچینەوە تەقوای خوا بکەین. خوای گەورە بەهۆی چیەوە؟ قەومی فیرعەونی لە ناو برد، هەمویانی غەرق کرد و خنکاندنی بەهۆی گوناه و تاوانەوە بوو. چونکە ئەو ئامادەنەوە بە قسەی موسا پێغەمبەر کە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. ئەو دەیوت من خوام، بەڵام کاتێک کە خوای گەورە سزای بۆ نارد، تۆڵەی بۆ نارد، کەسێک نەبوو دیفاعی لێ بکە. خۆی و سەربازەکانی و هاوڕێکانی هەمووی تیا چوون. بەڵێ ئەوان لاشەیان غەرق بوو، بەڵام لە ڕۆحیان سوتا بۆ ناو جەهەنەم ڕۆیشت. خوای گەورە دەفەرمێ بەیانیان و ئێواران فیرعەون و دار و دەستەکەی ئاگریان بەسەرا ئەگێڕین. بەیانیان و ئێوارە ناو قەبردا، ئەو ژیانەی کە ئەو ڕۆحی ئەوانی تێدایە، و ڕۆژی قیامەتیش دەیانخێت ناو سزایەکی زۆر بە قووەت و بەهێز. ئەوەش بەرووبوومی گوناه و تاوان. حتى پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، جوبرەئیل هات بۆلام سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو کاتێک کە خوای گەورە فیرعەونی غەرق کرد، پێش ئەوەی بخنکێ بە تەواوەتی کۆتایی پێ بێ، ئەفەرمێ ئەڕۆشتم بە مشتی خۆم لە بنی بەحر، قوڕە ڕەشەی بن بەحر مەهێنا، بە هەردوو دەسەمان کردە قوڕگی فیرعەونا بۆی ئیمان نەهێنێ و بە کافری بمرێت. ئەها کەسێک گوناه و تاوان کە مەلایکەی خوا شەنێ ڕقی لێتی، چونکە دوژمنی خوایە. ئەفەرمێ ترسام لەوەی خوا ڕەحمی لێ بکە، تەمەن بە فەرمانی خوا بۆ بێ فەرمانی خوا ناکە، بە فەرمانی خوا بۆ ئەو شتێک لە سەلامی خوای لەسەر بێ. قوڕی ڕەشمە کردە قوڕجیا بۆی ئیمان نەهێنێ بمرێ بە کافری، چونکە دەوی من خوام. خۆ ئیمانی هێنا لەسەر مەرگا، بەس قیمەتی نەبوو، تازە کۆتایی پێهاتوو، لە غەرغەرە و مردن نابوو. بەهۆی گوناه و تاوانەوە خوای گەورە فیرعەونی لە ناو برد لەگەڵ دار و دەستەکەیە. ئێمەش بە گوناه و تاوان خوا لە ناوماندا بە ئەگەر بە خۆماندا نەچینەوە. ئەمە هەمووی سزای خوایە. جمعێ تابێت ئینشاڵڵا ماوەیە باسیەوە دەکەم بۆچی دڵمان خۆش نییە. هۆکارەکەی چییە؟ خەلەلەکە خوا باسی کردو، هۆکارەکەی دڵمان خۆش نییە، کەس مرتاحنی ئیلا کەسێکی کەم نەبێ. مناڵەکانمان 5 ساڵ 4 ساڵن، جارێ نیو ئێمە خەفەتیان هەیە. ئەمە هەمووی بەرووبوومی تەقوانیە، بەرووبوومی گوناه و تاوانە. ئینشاڵڵا کاتی خۆی باسی دەکەین. ئاخر خاڵ دەمانەوێت بڵین خوای گەورە هەندێک لە جوولەکەکان و بەنی ئیسرائیلەکانی کرد بە مەیمون.
هەندێکیانی کرد بە بەراز لە حەدیثە صحیحدا هاتووە هەندێکیانی کرد بە مشک مرۆڤێک بوو بە مشکێ مرۆڤێک بوو بە مەیمونێ مرۆڤێک بوو بە بەراز بۆچی هەمووی بەروبوومی گوناه و تاوان کەواتە خوای گەورە عەزابی زۆرە تۆڵەی زۆرە غەزەبی زۆرە بۆ ئەو کەسانی کە سەرکەشی دەکەن ئەم هەموو قەومە ئەمانەی کە باسمان کرد بە کورتی غەیری ئادەم و حەوا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت تۆبەیان کرد ئەمانە هیچیان تۆبەیان نەکرد و هەمویان بە کافری مردن بۆچی لەبەرەوەی ئامادە نەبوون فەرمانی خوا جێبەجێکەن ئامادە نەبوون فەرمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێکەن هەر دەیانوت ئێمە بە قسەی ئێوە ناکەین ئێمە لەسەر دینی و باوباپیری خۆمان دەڕۆین باجەکەیان دا ئێمەش ئەگەر لە دنیادا خوا بەربارانمان نەکا ئاگربارانمان نەکا خوای گەورە سەر و ژێرمان نەکا خوای گەورە بوومە لەرزەشمان بۆ نەنێرێ بە دڵنیایەوە لەو ڕۆژەی کە ڕۆحەکەمان دەرئەچێت عەزابی خوا بۆمان مسەوگەرە هەتا ڕۆژی قیامەت تا ڕۆژی قیامەت بۆ ناو جەهەنم ئەگەر بە خۆماندا نەچینەوە با بە خۆماندا بچینەوە کۆمەڵگایەکی تەقوا و پڕ لە تەقوا دروستکەین ئینشاءالله بە کورتی ئەمە باسمان کرد ئەوە بوو کە بزانین بەروبوومی گوناه و تاوان ئەمانەیە ئەو خوای کە غەفوور و ڕەحیمە ئەو تاوانانەی کە ئەنجامیاندا ئەو قەومانە باجەکەیاندا لە دنیا پێش قیامەت کەواتە هەندێک جار ئێمە گوناه و تاوانەکانمان لە دنیا باجەکەی ئەدەین وە لە قیامەتیش باجەکەی دەین بۆیە با بە خۆماندا بچینەوە